بموزیک جشن پیرۆزە فەرموون. دەستەکانتان خۆش بێت. بۆ کامێرەیەکی قسە بکەم. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی خات و تارایە بە ناوی تەواوی ستافیان ناڕتیدەوە، بە ناوی پرۆگرامی ئێوارە ناڕتیدەوە جەژنە پیرۆزە لە خات و تاراکەین بە هیوای چەمەند درێژی چەندێک ژیاوە، دوو ئەوەندەی تر بژی، دوو ئەوەندەی تر بەرهەمی هونەری جوانی هەبێت، دوو ئەوەندەی تر بەرهەمیمان پێشکەش بکات، چاوەڕوانی بەرهەمە شیرینەکانی بین. خات و تارا چەمەند درێژیت بۆ خوازم بە هیوای هەکبەی پڕ لە هونەرت ئەنجا داوات لە یەکەین بیت کێکەکەمان بۆ ببڕیت. زۆر زۆر سپاس بۆ ئێوە، بەڕاستی کارێکی زۆر جوانتان کردووە. زۆر سپاس بۆ میوانانەی کە لێرن. NRT ئەوە من لە ژیانی خۆما زۆر ڕۆژی لەدایک بوونم زۆر کەم کردومە. ئەوە توانم بڵێم سێهەم جارە کە بەو جۆرە بۆمە کرێ بەبێ خۆم زانم چی ڕۆیە و چی ڕوونایە. زۆر زۆر سپاسانەکەم. دڵنیا بن منیش تا لە ژیانما بم لە بواری هونەری دوور ناکەومەوە، کاری جوانتر پێشکەشەکەم. ئەو هونەرمەندە خۆشەویستانەی کە هاوڕێ من پیرۆزبایی لە پێش خۆما لەوانەکەم هیوادارم هەمیشەوانیش بەسەر کرێنەوە کۆمە. ئینشاءالله ئینشاءالله. بەمەش چەپڵەی بۆ لێن بۆ چەمەند درێژی و ئاسیدەی بەختەوەری. دەستەکانت خۆش بێ. جاگەر هاوکاران یارمەتی بن هەموو ئەو میوانانی کە لێرن بتوانن بەشدار بن لە خواردنیا و دەمشیرینکردنیانە. بێگومان دواتر دەستەکانت خۆش تاراخان چەمەند درێژیت بۆ